ئێوارەتان باش جەژنتان پیرۆز. من ساما بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دوای 30 ڕۆژ لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو لایەک جەژنی ڕەمەزانیان کرد و تێرسکی خۆشیان نانیان خوارد. من ئەم ئێوارە قسە لەسەر دوو بابەت دەکەم. بابەتێکیان پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە لە ڕووی ئاینیەوە. بابەتی دووهەم پەیوەندی بە تەندروستی تاک بە تاکی کۆمەلگاوە هەیە. چۆن؟ ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان هەمومان زیاتر لە 12 کاتژمێر بە ڕۆژوو بووین، لە مزگەوتەکان نوێژمان کردووە، تاعاتمان کردووە. چۆن ئەتوانین بەردەوام بین؟ هەروەها پەیوەندیەکی کۆمەڵایەتی گرنگ لەو مانگا دروست دەبێت لە نێوان تاک بە تاکی کۆمەلگا، چ لە مزگەوت چ لە دەروی مزگەوت. ئێمە چۆن دەتوانین دوای جژن ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیەمان بەردەوام بێت؟ لە ڕووی تەندروستیەوە تۆ 30 ڕۆژ توانیوتە ماوەیەکی زۆر نان نەخۆیت و ئاو نەخۆیت. جەستەت لەسەر ئەمە ڕاهاتووە. ئەمە کارێکی زۆر تەندروست و باشیشە. ئێمە چۆن دەتوانین دوای جەژنیش جەستەمان لەسەر ئەم کەم خۆراکیە هەرڕابێنین، نەکەوەی بڕۆینەوە سەر پێشووتر کە چیمانویست بیخۆین. بۆیە من ئەمڕۆ میوانەکانم هەر یەکە لە بەڕێزان مامۆستا مەلا هۆشیار جافەرانی پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی بیلالی حەبەشیە. مامۆستا جنابتان زۆر بەخێربێن. هەروەها لەگەڵ دکتۆر محەممەد جەباری پسپۆری یاریدەدەر لە کلینیکی خۆراک. کاک دکتۆر جەنابشتان بەخێر. بەئیزنی جەناب دەچینە لای مامۆستا. مامۆستا ئێمە چۆن نەتوانین بۆ نمونە ئەمە جەژنە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیەمان بڵێن چاکتر بکەین؟ هەمیشە خۆی عیبادەت و دینداری بۆ ڕێخستنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە بەشێکی ئەوی کەی خوداپەرستیە. ئێمە لە دوای ینی ڕەمەزانیشۆ چۆن نەتوانین پەیوەندیانەمان هەروەکو خۆی بێ و ئاساییتری کەینەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاسی بەڕێستانەکەین بۆ ئەم کاتە کە کاتی خۆتان بەخشی بە ئێمە یا بە شاشەی تەلەڤیزیۆنە جوانەکەتانەوە بتوانین پەیامێکی پیرۆزبایی ئاراستەی مسلمانانی جیهان و مسلمانی کوردستانە شیرینەکەی خۆمان و ڕۆژوانان زۆر بە تایبەتی بکەین. یاخوا ڕۆژێکمان هەر جەژن و هەر خۆشی و هەر شادی و تەندروست باش بین ئینشاءالله. داوامان لەخوایە کە ڕوومان هەیە لە دیوانی خوا وەکو جەنابەت فەرموو ئەم مانگە بۆ خوا بە ڕۆژوو بووین. ئێستش حەقی خۆمانە نزا و پاڕانەوە بکەین لەخوا کە خوا ئەم نیعمەتی ئەمن و ئاسایشەمان زیاتر پێڕەوا ببینێ و ئەو براو خوشکانەمان کە لەش بەبارن خوای گەورە شیفای بەڕەحمەتیان بۆ بنێرێ ئینشاءالله. و وەکو جەنابەت فەرموود بەڕاستی گەیاندنی سیلەی ڕەحمیش عیبادەتە. خوا بۆیە داوای عیبادەتمان لێەکا بۆ ئەوی کە ئینشاءالله لە ڕۆحی کۆمەڵایەتەکە بتەوبین. یەکێ لە حیکمەتی ئەم نوێژی جەماعەتە بۆ چییە؟ بۆی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ئەو برایانی کە نایەن بۆ نوێژ بزانین ئایا هۆکاری چییە نایەن بۆ نوێژ، بزانین لەش بەبار نین، نەخۆش نین، موشکیلەیەکیان نییە. ئەگەر هەان بێ واجبە لە سەرشادی مە هاوکار و دەستباریان بین. کەواتەخوا پێشی نەکەوتە سەرکە خەڵک بچێ بۆ مزگەوت، بەس لەبەر ئەوەیە کە ئەم ڕۆحی کۆمەڵایەتیە پتەو بێ و ئاگامان لە حاڵ و وەزع و ژیانی یەکتری بێ. کەواتە ئێمە بۆیە عیبادەت دەکەین بۆی خوا لێمان ڕازی بێ. ئەنجا ئەم گیاندنی سیلەی ڕەحمەش مایەی ئەوەیە کە خوا سیلەی ڕەحم و سۆز و بەزەی خۆی پێ بگەینێ ئەگەر ئێمەتری یەکتری بەستێ بکەینەوە. و ئێمە بۆی عیبادەت بۆی خوا لە گوناحەکانمان خۆش بێ. وانە ئەم سەردان و هاچووس و ڕۆحی کۆمەڵایەتیش خوا لە گوناحەکانمان خۆش بێ. پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه و فەرمی ئەتانێ شتێکتان فێرکەم کە بێتە مای سڕینەوەی گوناحەکان. فەرمیان بەڵێ، فەرمی تۆ چاکە لەگەڵ دایکتا بکە. فەرمی سێ جار فەرمی دایکت دوای فەرمی باوکت، ئەگەر دایک و باوکیش نەمان فەرمی خوشکی دایکت یا خوشکی باوکت بچۆ سەردانی ئەوان بکە. ئەنجا ئەگەر ئەمانیش نەمان خوا نەخواستە دایک نەما و باوک نەما و پور نەما و مام نەما و خاڵ نەما، ئەنجا فەرمی بچۆ سەردانی ئەو خوشک و برایانەکە کە ڕەفیقی دایک بوون، کە ڕەفیقی باوک بوون. پێغەمبەری ئەکرەم کە ڕابەری ئەم دینە پاکە عەلەیهی السەلام وەسەلام یەکێ لەو کردەوە جوانانەی ئەوە بۆ دائیمەن هەوڵی داوە ڕۆحی
ڕۆحی کۆمەڵایەتی پتەوکە ها مەسەڵەن حەد لە هێنانی خێزانەکانیانە کە ئەو عەشرەت و کەسانەی هەموو بەستۆ بەخۆیەوە مەسەڵەن بۆ نمونە چوار خولەفای ڕاشدین ڕەضا و ڕەحمەتی خوا لەسەر حەزرەتی ئەبوبەکر خەزووری پێغەمبەرە سەڵات و سەلامی خوا لە پێغەمبەر بێ و ڕەضا و ڕەسەمەتی خوا لە حەزرەتی ئەبوبەکر حەزرەتی عومەر دیسان خەزووری پێغەمبەر حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلی هەردووکیان زاوای پێغەمبەر کەواتە ئەم لە کورداری خۆش شتێکی جوان هەیە قسێکی جوان دەڵێ ئەڵێ خەڵکی کوێ ئەڵێ هێشتا ژنم نهێنا کە ژنم هێنابم بە خەڵکی ئەو شوێنە کەواتە ئەمە ئەبێتە هۆی گەیاندنی سۆز و ڕەحم و بەزەی اینجا پێغەمبەرگیانە فەرمێ سەڵسەم هەر کەس سیلەی ڕەحم بگەێنێ خوا سیلەی ڕەحمی خۆی پێگەێنێ هەر کەس پسڕانی خوش سیلەی ڕەحمی خۆی لێ بچڕێ کەواتە ئەوانی کە حتا لە عالەمی حەیوانیشە جەنابی دکتۆر کە مەسەڵەی ئێمە ملاحەزە بکەین ئەو حیوانانەی کە نامۆن کە سرکن ژیانیان قورستر و ناخۆشترە ئەو حیوانانەی کە دەستەمۆن و تێکەڵ بە خەڵکەم ژیانیان خۆشترە مەسەڵەن بڕۆنی بنەوەی تۆڕانی پەلەوەرێکە تێ دێتە سەر شانت دێتە سەر سفرەکە لەگەڵ تایە هاوکارتە دەستبارتە تۆش زۆرت خۆشوێ بەڵام ئەوانەی کە هەر سرکن و تاقەتی ناو پەلامارە دەن ئەوانە ژیانیان قورستر و ناخۆشترە بۆیە ئینسان دائیمەن بێکە و جوانە بۆیە خوای جەلەجەلال ڕێنمای پێغەمبەرەکە عەلەیهی سەڵاتو وەسەلام ولا تكن كصاحب الحوت وەکو حەزرەتی یونس قەومەکە جێنێڵی لەگەڵ خۆشی و ناخۆشی خەڵکە کابە تێکەڵیان بە لە مەساتەکانیان اینجا جەنابی دکتۆر ئێمە پێغەمبەرگیانە فەرمێ سەڵسەم ئەگەر تۆ ئیشی برایەکی مسڵمان یان خۆشیێکی مسڵمانت جێبەجێ بکەی تەسەوور کە لە مێشکی خۆتە کە خەڵک لێرەوە ڕائەکا بۆ مەدینە بۆ عیبادەت فەرمێ لە مزگەوتی پێغەمبەر سەڵسەم مانگێک بمێتەوە چەند ئەجر بۆ دەسەکەوێت ئەوەی کە سەردانی خەڵکەکە دەچێ بۆ لا خەڵک خوا ئەوەندە عیبادەتی بۆ دەسێت کە پێویستی برایەکی ئەمە قسەکە لەسەرەوەیە ینی ئێستا زۆر جار کەسێکەیە زۆر ئیماندارە باشە ینی ئەم ئیمانداری تا کوێ ئەگات کاتێک بۆ نمونە لەگەڵ جیرانەکەی خراپە قسەی لەگە براکەی نییە یا ئەوەی کە ناوەڕێت جۆرێک لە کەسابەتەکە فێڵ و فڕ هەیە ئەمانە لە ناو دینە چۆن برایشی بۆ برایشیرم تۆ ینی ئێستا ئەمە هەیە ینی زۆر لە 100 وایە سەیریکە ئێستا من با ڕوونکردنەوەیەکە بدەمێت خۆی ئیمان پێغەمبەر 60 ئەوە بەشتە 70 ئەوە بەشە ئەگەر ئیمان هەبووکو کارێز وایە ئەم کارێزە تەماتەی لە بەرەکەی بامی لە بەرەکەی مەرەزەی لە بەرەکەی کەمادەم ئاوەکە هەیە ئەوە دروستە بێت بەڵام ئەمە من دڵنیا دەکەم نەفی ئیمانی لێکا پێغەمبەر سەڵسەم بوو ئەو کەسانی کە وشک و جامدن تێکەڵی خەڵکنامە ها پێغەمبەر فەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن فەرمێ ئەوەی چێ فەرمێ ئەو کەسێک کە لە دراوسێکەی لە عەزابی ئەمین نەبێ والله ئیمانی نییە اینجا ئێمە کورداری خۆمان هەندێک ئەخلاقمان زۆر جوانە کورداری خۆمان زۆر ملزەمن بەدین حتا ئەو پەردە پێشینانە هەمووی نەسێکی جوانن زۆر جار دەڵێم بە خەڵکیڵم خۆزگە وەکو لە دینەکە بێ ئاگین خۆ لە مەسائلی کوردواریەکەش هەر بێ ئاگین لەویش گرەومان نەبردووە ئینگە مەسەڵەن کوردواری دەڵێن مەسەڵەن ئەو ساڵ جەنازەیەکیان دەبر بۆ سەر قەبرە ئەگەر جەناب ملاحەزەکە 3 جار ئەم جەنازەیان دا بە ناو بەرزیانەکە دایان ئەم بۆ ئەوی لەبەر ئەجری دراوسێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ جوبرائیلی ئەمین ئەو نەها وەلام تەوسیە بۆ کردن بۆ دراوسێ ئەوم زانی ئەگەر دراوسێ بمرێ دراوسەیەک میراتیەکەیە بە باشە کەواتە ئێمە حتا لە فەرمودەی تردا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەزامەندی خوا ها لەسەر ڕەزامەندی دراوسێکە ئەگەر دراوسێکە لێ رازی نەبوو معنای خوش لێو ناڕازیە جامە دراوسەکەی جامە ئەگە برا و ئێستا ئینشەڵا دەچینە خزمەتی ئەوش کەواتە ئێمە کۆمەڵی ڕەبت هەیە ئیسلام ڕەبتێکا بە عیبادەتەوە چۆن نمونەیەکی خۆشت بۆ جەمە ڕۆژێ بە نوێژخوێنەکانم و لە مزگەوت وتم پێغەمبەرگیانە فەرمێ هەر پیاوێ لە ژنەکەی رازی بێ ئیشەڵڵا جێگەی بەهەشتە یەک پیاو لە ژێر لێوتی ئیشەڵڵا یعنی دیار بوو ئەو شکر لێ رازی بوو بەڵام وتم ئەمە حەدیسە دوای بە پێچوانەشەوە ئیسپادەی لێ بکەین هەر پیاوێ لە ژنەکەی رازینەوە ئیشەڵڵا و ژنە جێی جەمەوی و ئیشەڵڵا بە کۆرسەی ئەنساری زیاتر جاوتم ئەم حەدیسەش توانین بە پێچوانە بەکارێ هەر ژنێک لە پیاوەکەی رازی و ئیشەڵڵا ئەو پیاوە جێگەی بەهەشتە و ئەگەر بە پێچوانەوە ئەگەر ئەو ژنە لە پیاوەکەی رازینەوە ئیشەڵڵا ئەو پیاوە جێگەی جەهەنەمە جا لەبەرەوە مەسەرنیە ئەمە ڕەبتێکە ئەبێ نابێ یعنی خەڵک وابزانێ بەس خوا پەکی نەکەوتەوە سەر نوێژی من و ڕۆژووی تۆ هیچ پێویستی بە نوێژ و ڕۆژووی من و تۆ نیە هیچ پێویستی بە برسێتی تونەتی من و تۆ نیە نا بەعەکسەوە خوای جەلەجەلالەوە وایت ئەمە ڕەبتێک لەبین دروستەکە ئەبێ ئەم پیاوە لە ژنەکەی رازی ها پێغەمبەر فەرمێ خوا نوێژی 3 کەس قبوڵ ناکە با نوێژیشکەن نوێژەکان لە سەریان بەرز ناوێت کێ ئەو پیاوەی کە لە ژنەکەی رازی نیە یا ئەو ژنەی کە لە پیاوەکەی رازی نیە چەند بەقووەتە ئەنجا ئەمیرێک
سەرکردەیەک من ئیمامی مزگەوتەکەم ئەگەر نوێژ خوێنەکانم لێم ڕازینە من خوا نوێژەکەم لێ قبول ناکە ئەگەر کابرا ڕئیس وزەرایە ئەگەر محافظە ئەگەر وەزیرە ئەو جەماوەرە ئەگەر لێ ڕازینە بەخوا کە عیبادەتی کا خوا لێ وەرناگرێت چکم بۆ تۆ خەڵک لێ ناڕازیە کەما دەم خەڵک لێ نازی و خوش لێ ناڕازیە ئەنجا ئەمەی لە بینی برایەتی و خوشکاتیدا بەداخەوە یعنی من ڕۆژێک لە مەجلیسێکا باسم کوتم ژن و پیاوێک دەناسم ساڵێک کە بێ قسە لەگەڵ یەک ناکەن برادەرێک وتی کۆرە من زەمم هەیە بێ قەزای تۆ باسی چێکی وتمە وتی من لەگەڵ خێزانەکەی خۆ 15 ساڵە لوتم بە لوتی نەکەوت دەیبرات تۆ لە جانمای تۆ خۆ لە جانمیەکەیت و تەوەکەی ژیانە یعنی تۆ ئێستا ئەم زۆر بەداخەوە تەشەنەی کردو بۆ ژنومێت ئاگام لێ ژنومێت دێن لە ماڵێکە قسە لەگەڵ یەک ناکەن گفتوگە لەگەڵ توێژ لەگەڵیان یا حتا گەیشتۆتەوە خوا پەنام تەلاقی داوە وەکو داهی شەرعی تەلاقی داڵێ وەکو خوشک و برا بەیەکەوە بێنینەوە بە تۆ ژنومێت نا تۆسی ئەمینەکە ئەمە ناشەرعیە نامەحرەمە من نابێت لەو ماڵا بمێنێتەوە جارە شتێکی تۆم بەجۆکە و کابرا هاتبوو وتی ئافرەتە گەوتی و جاوەرە تۆ وەرە شوێنی من بزانێتەوە ئەوە قوبوڵەکەی ئەوە لە تەلەڤیزیۆنی پەیام بوو ئافرەتی پرسیار و جواب وتی دیار بوو مێردەکەی میاو بوو پیاو نەبوو ئەجا عەرزەکەم ئەوە وتی لە ژووری نووسنەکە ڕاکە ڕاکە پێی نەماوە ئەوەڵ حەسڵ وتی دێم بۆ ژووری میوان لێ شەڕاکە چون بۆ مەتبەکە ڕا وتی ئەگەر تۆ لە جێ من وەڵام من نامەجێ تۆ دادا ئەو ئیشە بێمە مەسپێرە دەست خۆش بێمە کاک دکتۆر ماوەسا لە ڕۆ ئاینیەکەی و باسی کرد ئێمە 30 ڕۆژە بۆن من ناخۆین یەکەم ڕۆژی جەژن جا کللتوری کوردیش هەروایە لە سعات ئیتر 6 مام سەحاو دیتە تاوا بێ بەڵێوانە ئێمە دانیشین لەسەر سفرە ئەمە مریشکی لەسەر گۆشتی لەسەر برنجی لە فاسۆلیا ئاکش هەموو شتێکێ دوای ئەوە جا هینێکیش ئێستا جۆرێک هەر ئەمە بۆتە نەرید لای لە ناو هەموو خێزانەکە ئەچیتە هەر ماڵێک ئەگەر چکلێت و شەربەت و بیفسەکەی خۆی دڵی گرانخۆ ئێمە ناکرێ ئەم هەموو شتە بە دوای یەکە هەر بیکەینە ناو مەچینەی سیارەکەمان و جامە بێ کە مەعیدێ چی بکەین ینی ڕێنوێنی ئێوەمانان چییە بۆ خەڵک بڵێ دەستەکانە خۆش بێتەوە مامۆستا زۆر بەرنامەیەکی گرنگە و دەستان خۆش بێ بەناوی خۆی گەورە و مێرەبان طبعا داواکارم لە خوای گەورە طبعا ئەم جژنێ جژ بکە بە جژنێکی زۆر پیرۆز بەسەر هەموو لایەکە ئینشاءڵڵا و ئەم دانیشتنە ئێمەش بکە بە دانیشتنەیەکی پیرۆز ئینشاءڵڵا و کۆمەڵێ زانیاری ینی بین بەگوێی هاوڵاتیانی خۆمانە بۆ ئەوەی ئینشاءڵڵا ئێمە هەدەفەکەمانەوەیە بەڕاستی هەم باڵین هاوڵاتیەکی تەندروست بێ لە ڕووی عیلاقاتە وەکو ماوەسا باسی کرد لە ڕووی ئاینیەکە و عیلاقاتەوە لە ڕووی تەندروستیەکەیشەوە چونکە لە دواییە ئێمە کە مرۆڤێک تەندروست بوو بۆ کۆمەلگا ئەگەڕێتەوە بەڕاستی ئیسفادەکەی بۆ کۆمەلگا ئەگەڕێتەوە ینی ئەمە بەبەرداوامی واڵی چونکە کۆمەلگات نەخۆش بوو هەمووان نەخۆشین بەڕاستی ئەمە موشکلەیە بەڕاست سەبارەت بە بابەتەکەی بابەتی خواردن مامۆستا سامان ئێمە ڕەمەزان فێری چی کردین لە ڕەمەزانە لە ڕەمەزان فێری ئیلتیزام دەکا ئیلتیزام لە خواردنە لە هەموو شتێکا فێری ئیلتیزام دەکات چۆن لە عیبادەتەکەی شەرەوەیە بالضبط وایە فئیلتیزامی کرد معقولە تۆ بتوانی لە مانگێکە مەسەلەن بۆ نمونە ئەو هەموو خواردنە و پێش ڕەمەزانە خواردووە لە مانگی ڕەمەزانە ئێستا بە یەک مانگێکی ڕەمەزان و توانیت خواردنەکەت کەم کەیتەوە بەڕاستی وە کێشت دابەزان لەخوا بەزیاد بێ و تەندروستیت بەرەو باشی ئەڕوا ئێستاکە ێ باشە بۆ من بەردەوامم لەسەر ئەم مۆزوع چکە فێری ئیلتیزامی کردوم چۆن نوێژەکە لە کاتی ڕەمەزانە خەڵک دێ نوێژەکە خوا بێ لە دوای مانگەکەیەوە نوێژەکە بکە فبابەتەکە لێرەیە لە مەوزوعی خۆراکە بەڕاستی گرنگترە بۆ لەبەرەوەی ئێمە لە دوای ڕەمەزانە خۆتەزانی ئێمە گۆڕانکاری لە چۆن لە پێشی ڕەمەزانە گۆڕانکاری لە شێوازی ژیان واتە دوشتێژەمەما خواردەوە دوای بووین بە دووژەم کە بوو بە دووژەم جوار بووە بە ژەمێک لەوەی پارشێوشی نەکرد بێ ئێمە سەرێشە دروستەکە گرفتی مەعیدە دروستەکە بۆی بۆ نەفەرەکە ئەگەر بە بیرت بێ ینی لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ و سێم ڕەمەزانە تۆزێ قورسە بەسەر بۆچی لەبەرەوەی هەتا لەشت ڕادێ لەگەڵ ئەم ڕۆژوەیە فعل بەو شێوازێ دوایەوە ئەم نیعمەتە و دەستکەوت کێشت دابەزی چاوریەکانت دابەزی لەشت بەرەو تەندروستی ڕۆی خانە سەرەتانیەکان و خانە شێرپەنجەکانە کەمەوە بووە بۆ بەردەوام لەبم لەسەری بەردەوام بوونەکە لەسەری بەم شێوازێ ماڵە وەکو خۆت باسی کرد ئێمە گریم ینی هیچ چینێکمان نییە خاڵێکمان نییە لەسەر نانی بەیانی بەعکسەوە نانی جژنی بەیانی جژن گەورەترین نیعمەت
بۆچی گەورەترین نیعمەت چونکە تۆ وەکو پارچێوەکە وایە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە پارچێوە بەرەکەتی تایە فبەرەکەت پارچێ و بەرەکەت نانی بەیانی شایە دەستپێکێکی ژیانتە دەستپێکێکی تاقەیە پێویستە بە وزەیە پێویستە بە پرۆتینە پێویستە بە چەوریە پێویست بە شەکریشە فتۆ لەیرەیە مانگێکی ڕەمەزان هەندێک چەوری لەدەستدایە لەگەڵ چەوریەکانیش هەموو جارێ باسمان کردووە هەندێک پرۆتینت لەدەستداوە لە کاتی بە ڕۆژبوونەکەتە لەوەیە ماسوولکەیەک و بێهێزیەک و بێتاقەتیەک ڕووی تێکردبی ئێستاکە وا دەسەکەی بە ناخواردنی چی بە داخواردنەکە و دەستی پێکەی بە تایبەت لە مانگی ڕەمەزانیشە بۆیە والله عالم باشترین یعنی خزمەت ئەوەیە کە تۆ گۆشت بەخشیتەوە چکە پێویستە بە پرۆتین پێویستە بە پرۆتینە ئەم پرۆتینەیە شەرت نییە ئیلا لە گۆشتەمەنیەکانە میان کەسێ لەوەی پرۆتین بەڵام چەندێ مهمە تۆ ئەگەر لە ڕۆژەکەیە مەسەلەن فەقیرێت تۆزێ گۆشتیشی بیتێ لەو کاتەیە گرنگە بۆ پرۆتین لەبەرەوە کەوتم تۆزێ ماسوولکە و لە دەستداوە ماسوولکە و لە دەستداوە پێویستە بە پرۆتینە پرۆتین لەکوێیە دوو جۆر پرۆتینمان هەیە پرۆتینێکمان هەیە کامڵە پرۆتێکینمان هەیە ناکامڵە ناکامڵەکە لە پاقلەمەنیەکان ئافری ناکامڵەکان لە پاقلەمەنیەکان و با بڵین چرەسەکانە هەیە کامڵەکان لە گۆشتەمەنیەکانە هەیە بەڕاستی فمن پێویستە بۆشی پێوترێ کامڵ لەبەرەوەی نۆ ئەمینو ئەسیدمان هەیە ئەم نۆ ئەمینو ئەسیدەیە إلا أبي جسم ليش درستي ناكا إلا أبي لخواردنا ودري إما بدستي بيني إلا أبي لخواردنا وبدستي بيني وجولتين سرچاو بو أمنو أمينو أسيدية قشت مني كان فبويا أجر قشت مني كانش نبو بروتين كاني تر باشا من نفر قشتي الدكتور سابون منا بروتين كل قشتي سورة زيادة المريشكا كواليتي كي باشتر كواليتي كي باشتر كواليتيكي باشترە کە ئەڵین باشترە ئەمینو ئەسیدەکانە ئەو نۆ ئەمینو ئەسیدە ئەوەی زیاترتیایە ئەوەی زیاترتیایە بەڵام جاری وا هەیە بۆچی چکە وەکو وتم زۆر گرنگە لەبەرەوەی لە پێویستە پێیەتی بەڵام نەفەرێکەیە نیەتی چی بکا باش گۆشتی نییە نهاتۆتە سەر سفرەکەی نانێک لەگەڵ پاقلەمەنیەک لەگەڵ فاسوولەیەک ڕێگاکەی بۆ گرێت پرۆتینەکەی بۆ گرێت بۆ باسی نیسکی شەکەن ینی نیسکە نۆکە لۆبیایە پاقلەمەنیەکان لەگەڵ نانەکە یەکی گرت پرۆتینەکان هەر ئەو نۆ ئەمینو ئەسیدەیە دروستەکات و گرفتی هەر ئێوەمانە پێمانەڵە نان مەخۆن ئەمە ئێستا جەناب لەگەڵەوەی کە نان بخۆی خۆی کێشەیەک هەیە بەجددی ینی لە نێوان پسپۆری خۆراکەکانە ینی بەڕاستی دروستی پێمان بڵێن ئێمە لەکوێ بێ نان بخۆین لەکوێ بێ برنج بخۆین لەکوێ بێ گۆشت بخۆین یا ئەکری ئەمسیانە بە یەکۆ بخۆین باڵێ دەست خۆش طبعا ئێمە من هەموو بەرنامەیەک وامەوە لەوەیە 100 بەرنامەم لەسەرم بابەتە کردبێ دانەوێڵە گەورەترین نیعمەتە لەسەر گۆی زەوی دانەوێڵەکان لە گەورەترین نیعمەتە لەسەر گۆی زەوی لەشی مرۆڤ وا بەو شێوازە دروست کراوە لە 100 تا 50 بۆ 55 ئەو وزەی کە وەرێگرێ ئەمە ئیجماعی علەمای لەسەر ئەبێ لە شەکرەوە بێ ئەم شەکرەیە لەکوێ سەرچاوەکەی زۆر ئەوەی کە لە دانێوەڵەکانە دانێوەڵە تەواوەکان ئیتر نانی گەرمی تەواو بێ یا جۆی تەواو بێ یان تێکەڵی تەواو یان تێکەڵ بێ هەموو پێکاتەکانی تایە دەوڵەمەندە لە ئەمینو ئەسیدەکانە دەوڵەمەندە لە کانزاکانە دەوڵەمەندە لە فیتامینەکانە دەوڵەمەندە لە مهمترین شت لە مادە ڕیشاڵەکانە بۆیە بەکتریای ناوڕیخۆڵە هیوایەتی نانیهینە دانێوەڵەکانە ئەمە گەورەترین نیعمەتە باشە خودی خۆی ئایا بێ بە یەکەوە بخورێت بەڵێ بەوە نابێ بە یەکەوە مامۆستا کۆی زانایان لەسەر ئەم قسەی منە یەک زانان بۆ بێنە من باسی زاناکەم یەک زانان بۆ بێنە یەک زانا یەک بەس ناوی زانا بێ کەوتو بێتی دانێوێڵە مەخۆن ئەشەدوو من ئەڵێم وەڵایی قسەکەی ئەو نەفرەتە بە زانایەکەم بۆ بێنی کۆی زانایان لەسەرەوەیە کە دانێوەڵەکان گەورەترین نعمەتە لەسەر گۆی زەوی هیچ مەجالێکی تیانە کە ئیتر دانەوەڵەکانە بێ بە نان و بە نانی لێ دروستەکە من باسی چیم کرد نانەکەم هێناوە نیەتی گۆشتەکەمێکە بخۆ نانەکە هێنێ لەگەڵ تێکەڵێکا لەگەڵ شلێکی فاسوولیایان لە شلێکی ترایە سواز بۆ خۆ هەمووی دەسەکەوێت هەم چەوریەکەی دەسەکەوێت هەم پرۆتینەکەی دەسەکەوێت هەم شەکرەکەیشی دەسەکەوێت و لەگەڵی شایە ئەوەی کە لە حالیەن کە بەڵام ئەگەر پرۆتینەکە وەکو ئێمەش ئەزانین هیچ مەجالێکی تیانە کە گۆشت سەرچاوەیەکی گرنگە بۆچی بۆ هاسن بۆ زنگ بۆچی بۆ پرۆتینە کامڵەکان مشکل ئەوە هیچ مەجالێکی تیانە بەڵام خوای گەورە وا مرۆڤی دروست کردو مامۆستا سامان وا مرۆڤی دروست کردووە کە پێکاتەیەکی کەمی پێویستە لە پرۆتین هەموو جوابزانم پێشی بەرنامهینەکەی بۆ ئەڵێنە بێ پرۆتین ینی زۆر بخورێ نەخێوانە پرۆتین لە 115
کۆی وزەکەت ئەبێ لە پرۆتین ئابێ لەو ڕۆژە ئێمە وتمان 50 بۆ 55 لە سەتی وزەکەەوە بێ لە شەکرەوە بێ 15 لە سەتت پێویستە وەکو چۆن دیوارێک بلۆکەکانی چییە بلۆکەکانی شەکرە بەڵام بینە بلۆکەکان کە چمنتۆکەیە ئەوە بێ پرۆتین منتۆکەکە پرۆتینە ئاوا مرۆڤایەتی دروستکە چکە مرۆڤایەتی زۆربەی زۆری فەقیرە لەکوێ ئەم هەموو گۆشتەی دەسەکەوێت لە بەیانە کە با بخوات و لە نیوەڕۆیە گۆشت بخوات و لە ئێوارەیە بێبی خۆی ماوەسانێ هەبێ باشە بەڵام خی گەوراها درستی کردو ئەگەر نانێکە هەبێ دانێڵەیەکت هەبێ لەگەڵ تێکەڵ کرد لەگەڵ پاقلەمەنیەکانە مشکلەی نابێ بۆیە مرۆڤایەتیش ئاواز ئەژێت و تەمەنی زۆری ڕۆشتووە ئەمە سەبارەت بە سەبار بەڵام وەکو ببینەوە سەر بابەتەکە بۆی هینینە مەوزوعی شیرینە مەوزوعی هینەک ئابزابەت ئەمە زۆر گرنگە ئیلتیزامی فێری ئیلتیزامی ڕەمەزان مانگی ڕەمەزان فێری ئیلتیزامی کردم کە ئاگام لە خواردەکەم بێ باشە من نانی بەیانیم خوارد ئێمە گلەیمان لە نانی بەیانی نییە ئێم نانی بەیانی گەورەترین نیعمەتە لەسەر لە ڕۆژەکەتە بەس من باسی کەسێکی تەندروستەکەین ماوەسا من یەکێک بێ پێم بڵێ وەڵام من قەڵەوم کێشم 20 کیلۆم زیاد 30 کیلۆم زیاد 40 کیلۆم زیاد ئێمە جیاوازە ئێمە باسی کەسێکی تەندروست دەکەین کە کەسێکی تەندروست بوو نانی کەسە قەڵەوەش خۆ حەزی لە خواردنە بە دڵنیاییەوە بەڵام بێ چی کادا بە دڵنیایی لەسەرەوەی ماوەسە دکتۆر وا فەرمێ کابراوتیان کاتی خۆیان و بۆێرە لە لادیەوە بەسەمانات و وتوی تانەی خۆی نازانی چییە ئەوش یەک کوفتیان ناو بێتی وڵای ئێسێش نەمزانی چوتی کاکە من بۆ بەشەرم وتۆ بۆ ئەوەی تو ئەم ڕێک ئەم گۆڕانکاریەکە لە ژیانی خۆتایە و فێری ئیلتیزامی کردو بۆ ئەوەی ئاواتەن دروست بمێنینەوە هاوڵاتی ئەمان ئاواتەن دروستی بێنێتەوە چی بکا باشە ئەوانەی کە ئێمە گلەیمان لەسەرەتی لە دوای ناخواردنەکەی بەیانیەوەی ماوەزوعی دیپسی و بۆ نمونە چکلێت و تۆ چەند ماڵەکەی عەزیەت نەبێ هەر لە ڕەمەزانە هەرنێکی دەیەکەی ماوە هەرنێکی دەیەک لە هەموو ماڵێکە ماوەسا هەموو ماڵێک ئێمە بەخوا شەکرێکە بۆ هینێکە بۆ دێنن شەربەتێکە بۆ دێنن کولیچەوە ئانی شتەکان زۆر بۆ چارەسەر بۆ و هەمووشی وزەی تایە وزەکەی پەتەسەوڕەکەن یعنی وزەی ئەوانەی کە ئێمە ئەی خۆین لەوەیە دوو دەبڵی ئەو وزەیە یانی دوو قاتی ئەو وزەی کە لە ناخواردنەکەی دانیشتیت خواردوتە ئەمەنی ئەی نیوەڕۆنانە خۆیان نایخۆی ناجاری وا هەیە ڕێوەکەێتە ماڵێکیش نیوەڕۆڵ ئەیلا بێ نان بخۆی نانیش نەخۆی هەر نابێ تورکی شەخڵ ئێوە نانی نیوەڕۆشت خوارد بە هەمان قەبارەی نانی بەیانیەکەی کە خواردوتە دوایەوە عەسیشە ڕۆی دووسێ سەردانەکەی لەوێش نان و چای و نازانم چی ئەوانە ئەی خۆی چکلێت و فڵان و اینجا دێ ئێوارەش نانەخۆی جەڵدەکە حاصڵە بێ پێشمانەڵێ لێ بۆچی خەسەخانەکان لە جژنانە هینە لە جژنانە قەڵەمان قەڵەباڵەکە تو بەم شێوازە لە ڕۆژێکا 4000 کیلۆ کەلەری خواردووە 5000 کیلۆ کەلەری خواردووە وەڵا ئەو مەعیدە تەحملی ناکەم مامۆستا سامانجە ئەمە التیزاماتەکەمان لێتێکەیە وەڵا زۆر باشە دوای باسی ینی ڕێنوێنیم بەرێ دوای دڵنیایی مامۆستا هەنێشتی خۆشمان بۆ بجێڕەوە کە لە ڕەمەزانە ڕووی یابێت جەنابەت بۆ پێی کە پیاکی زۆر کۆمەڵایەتی ینی هەمیشە لە ناو مزگەوت و ئەمجا وازام تۆ هەینیان وتانی هەینی دەچیتە بۆ جافەران ئەلەن جافەران زۆر خۆشە بۆچی ئەم حکایەتە چییە لە بینی تۆ جافەرانە جافەران خۆم لەوێ لەدایک و مناڵی ئەوێم ئیتر خوا ئەو شەرەفەیدا پێم لە ساڵی 85ەوە ئەلحەمدولیلا لەگەڵ ئەوانە بەردەوام هەموو کەس و کاری خۆم و اینجا پێشم خۆشە ئینسان ئەگەر خزمەتێکی پێ بکرێ خزمەتی دێکەی خۆی بکات چون پێغەمبەر وامان فێرەکە عەلەیهی سەلام ئێمە ئێستا من جافەران لە هەرچی گوندی کوردستانی خۆشترێت کە هاتمە سلێمانی قەرەداخ لە هەموو قەزاکان خۆشترێت کە لە سلێمانی چوومە دەرەوە سلێمانی لە هەموو محافەزەکان خۆشترێت ئێستا هەولێر کە پایتەختی کوردستان سەدی وەکو لەندەن و پاریسەکەم بە قوربانی پایتەختی کوردستان کە هەولێرە لەبەرەوە ینی ئەوە شوێنی مەسکەنە شوێنی لەدایک بوونە کە شوێنی دایکبوونیش ئینسان ئینشاءڵڵا هەتا بۆی بکرێ خزمەتی پێ بکە باشە جەنابی دکتۆر خوا جەزای باتە کۆمەڵی ڕێنماییدا ئێمە ئەگەر بێت و من بە قەناعەتی من جەنابی دکتۆر ئەگەر ئەو ڕێنمانەی کە پێغەمبەر دەیفەرمێ ئەگەر خوا دەیفەرمێ بە قسەی ئەو کەی کاکە سامان بۆ خوا ژیانێکی زۆر تەندروستمان قورئانە فەرمێ کولوا وەشربوا ولا بخۆ بخۆرەوە زیادەڕەوی مەکە ئێمە زیادەڕەویەکەی زیادەڕەویەکەی نەخواردە ئێستا مثلا من برادێک لە مناسەیە بێکەوە 36 کەبابی خواردووە لە 36 ئەمە ئەمە لە بەشەریەت دەرەچێ
يعني ئەمە بەڕاستی ڕێز و حرمەتم هەیە بۆ ئەوە ئیتر ئەژیانی لێت هەڵەکە بڕواکە ڕۆژێ لە مناسبەیەک لە ماڵێک هاتینە دەرەوە برادێکم لەگەڵاو لە سیارەکە هەناسە بڕکێتم ئەوە چییە بۆ واکەوتی بەس هاتی خوا خەریکە تەواو بێت تاقەوتم مامانە بۆ بانکەوتی ماڵێ باقڕێ تۆشی لەینی خۆ ناکەوتم ئەخ باشت بۆ تو عیب ناکەی باش بووە لە خۆ کردو باش ئەو کوردواری دەڵێ وەکو دینەکە زعیفە کوردوارە لێ ئەگەر کاکەی خۆ نییە کایەنەکەی خۆتە بۆ وا دەکەی جەنابی دکتۆر هەر پێغەمبەری ئەکرەم سەڵسەڵام لە جەژنی ڕەمەزاندا مباشرة لە ڕۆژی دوامە ڕۆژی شەشەڵات دێتە پێشەوە بۆی کە دیسانەوە بە ڕۆژوو بیتەوە لەسەر ئەو ڕۆژواردا اینجا ڕۆژی دوو شەم و پێنجشەمەی بۆ دانای سیازە چواردە پازدەی مانگی بۆ داناوی لە مانگی عەرەبیەکانە لە بڵین ڕۆژی داودی ڕۆژێ بە ڕۆژوو بە ڕۆژێ بینی بخە بەپێی ئەو تەندروستی کە هەتە مەسە بڵین ئەلەو حاڵەکاتە ئەگەر بێت و ئێم ئەو ڕێنمانە وەرگرین و خۆمان بەختەوەر دەبین سەرفراز دەبین بەڵام ئیتر دیارە ئەم خەڵکی ئێمە وەکو کابراوتیان هەواڵی زەلامی کردوتی فلانکەس چۆنوتی وڵا زۆر باشەوتی جاران زۆر بەغیرەت بوو ئێستش هەروە ماوەتی وڵا ئێستا بەغیرە جارە بەقسەی خۆش ناکایە وڵا ئەوە خراپە ئەوە خراپە یادو لە بەقسەی خوا بەقسەی پێغەمبەرەکە موسیبەتە جا لەبەرەوە عەزیزەکەم ئێستا ئێمە خوشکانی بە حورمەت و نووری چاومان تاجی سەرمان ئەڵێ خوشکان ئێوە لە ڕەمەزانە لە ماڵە و نوێژەکانتان بکەن عیبادەتەکان خێرتان زیاترەگا ئەوڵێ بەخوا من حەزەکەم بێ ئیتر وەڵڵی ئێمە شتەکە عەکس بۆ تۆ ئەگەر خوا بە پیاوانی بوو تا ئێمە ناهاتی بەڵام ئێستا شتەکە عەکس بۆ تۆ پیاوەکان بە بێقەزا بن لە ماڵەوە کەیبارەکە خۆشتە لە طبعا ئەو گومانی تیانە میان مستە دەڵێ ئەو لە ئیمانیە لەزەتەکە وا لێچم لە جەماعەتەکە باشتر مسەیترە بم ئەمانە مەسەگە ماوەسە جارویان لە چێشت و شتانش خوانە کێشەش دروستەکەن مەسەر جاری وایە مەسەر لەسەر کابرا چاکەم وەڵێ بەخوارۆم فرێ جەماعەتەکە ناکەوت ئێمە جاری وایە ئێمە ڕۆی سوبحان الله ژنەکان پێش ئێمە دەوێت بازم کاکە خۆی ئێستا هاتی ئەو تۆ بە چوا هاتی و چوە ئەم پیاڵە و سفرە کۆ کردەوە ئەین بەڕاستی ئەمە پێغەمبەرگیان کە ڕێی بۆ دافەرمێت تۆ لە ماڵەوە نوێژکە عینەن ئەجر و پاداشی و پیاوە دەسەکەی لە خێر زیاترای کە لە ماڵەکەی خۆت ببینیتەوە ئاگە لە ماڵەکە دەبێت کۆنتترۆلی ماڵەکەت لە دەست نادەی ئاگا لە ماڵ و مناڵەکەت دەبێت خوانەخواستە کێشەیەک هەبێ یا ناڕەحەتیەکە بێ مسەیترە بی بەسەرە بەڵام بێ قەزا بنتر ئێمە خۆ پێغەمبەرگیان فەرمووی شێتی فەرمووی ڕێگەی مزگەوتیان لێ مەگرن ئێمە ناتوانین ڕێگەیان خزمەتکاریانی لە خزمەتیانای بەڵام ئەوانیش حەق وایە بە قسەی خوا بکەن تێگەی ئێمە بە خوشکێک لە مەدینە برایەک پرسیایی لێکم ئەویست ئەو هەلە بقۆزێتەوە وتی ماوە ساوتم بەڵێ وتی ئەگەر ئێمە ژوورێکی تایبەتمان لەگەڵ خێزانمانە بخەین گوناحبار نابین کورە گوناحباری شێ من برا خوای شەڵایەک و هەزار بۆتانە بڕێ وتی ژنەکانتیان کوێرە بینتم کوارە بابە وەڵا هیچ ڕاز نییە جاگەر وابێ ئەبێ مەکەمەکی نەمووی کوێر بێت نەوەڵا برا ئەگەر بە قسەتانەکەت و بۆتانەوەستن مێڵن دەتێکی سانچێ وەڵام چوو بڕۆ بە خێزانەکەم توان ئیتر جوقە جوقفی خەفیق مەکەن مامۆستا فەرموویەتی ئیشەڵا خێرە تی ماڵی مامۆستان بە قوڕ نەگرتم با بەخۆی مە بۆ شار و عەسەل ناتی وتم ئەڵێ بەشکم لەبەر خاتی خوا و ئەم مەرقەی پێخەبەرە ساسەم دڵنەوەیم کات بوو لە ماڵەوە سوێی پێ بردووەتەوە وەڵی بەشکم لێ دڵی نەرم بێ ماوەسا لە مەوزوعی هینە ڕەمەزانە یعنی کەس هاتۆ بۆ لادگلەیەوە کاکە برسیەتی و کە شتێک کەم بکرێتەوە ئێستا باس لەوەی کە ڕەمەزان کەم بکرێتەوە لە سعودیە وەڵی شکر ئەوانەمان ڕووی تێ نەکردی بەڵام ئەمە مەلیکە تازە شتی تازەیە نێ وەکو باسیەکەن بەس من حەز دەکەمەوە ڕوونکردن ئەمە لە دەسەڵاتی مەلیک و ئەمانانی ئەمە فەرمانی خوایە خوای جەلە جەلال و حەدی بۆ دیاریم کردە بانگی بایۆ تا بانگی مەغریب ئیتر مەلیک و ئەمانە ناتوان دەستکاری فەرمانی خوا بکەن لەبەرەوە ئەوە دەسەڵاتی خوای و هیچ کەسی کە نییە هەر کەسی ئەو قسانە بکات بڕۆم وایە تەجاوزات دەکات ئەوە سەلاحەتی ئەوان نییە خوای جەلە جەلال حدودەکەی بۆ داین لە بانگی بەیانیەوە بۆ بانگی مەغریب دەبێت بە ڕۆژوو بین و لەو خواردنەوە و کارە شەرعی ئەنەش خۆمان بەدوورەکەین لە مەوزوعی ئێسا هەندێک دیاردەی کۆمەڵایەتی ڕوویاوە مامسەعات بەهۆی ئێتەمە نابێنێن پێشکەوتنی تەکنەلۆژیا و بۆ نمونە کۆمەڵگا و لەمانە کە ئێوە بڵێن وەکو کەسانێکی دیندار مامۆستای ئاینی کە یەتە بەردەم دەرگاکانی ئێوە لە مەوزوعی تەلاقە لە مەوزوعی جیابوونەوە ئەمانە ینی لە چ ئاستێکدایە بۆچی ڕوو ئەدەن زیاد دەکەن مامۆستا سامان تەلاقدان زۆر بووە هەر زۆر بۆ یانی محکەمە من یەکشت ئەرزی برای خۆشەویستم کەم لە چەند بەرنمەیەکە لەگەڵ توێژەری کۆمەڵایەتیەکدا لەگەڵ محامیە بەڕێزەکاندا لەگەڵ دکتۆرە دەرونیەکاندانا ئێمە قسەمان کردووە یعنی زۆر کێشە هەیە بە فەضلی خوا
لفظي خوا انجا دڵسۆزی و گوێڕایەلی ئەو خوشکبران کە گویان لە ئێمە گرتووە چەنەها کێشە هەبووە ئەلحەمدولیلا لە دوای محکەمەش ئێمە گێڕامنانەتەوە بۆ ژیانی خۆیان ینی مەسەڵەن پێکمان هێناونەتەوە هەندێکی هەیە وەکو جاجاوەکو قسەیکی خۆش بۆ وتیان کابرای بوو لەو دیاهاتانە دەمی گورگیە بەس بێت لە حیوانەکان وتی شەوی وا بوو قەدەری خوا گورگەکە حیوانەکان خۆیان و کوڕە ماڵێ بە قوڕێ خۆ دەمی گورگەکەش بەزەی خۆ ئەی گورگی وای لە ئیجازان نییە جا خوشکبرای واژێ بێ قەزابێ نابیسێ بە قسە ناکە یعنی ئەمانە ئەم کێشەی کە ئێمە دروستەوێت دائیمەن جەنابی مامۆستا جەنابی دکتۆر لەوە دروستەوێ بینەران و بیسەران خۆشەوی ئێمە دائیمەن ئەو شتەی کە بەرامبەر پێی ناخۆشەچین ئەوە ئەنجام بدەین ئەمە شتێکی زۆر خراپە ئێستا مەسەڵەن بۆ نمونە ئەم ساڵ لە حەرەمی شەریف لە مەدینەی منەوەرە خوشکێک لەگەڵ هاوسەرەکە محەبەت و خۆشەویستی لەبارەوە لەوێ هەر لە ناو مەدینە تەلاقی ژنەکەیدا لەسەر چی لەسەر کە چوونەوە هاتوونەوە توتی ئەمە ئوتێلەکەی خۆمانە ئەوی ئەو نیە توی دە تەلاقم کەوتوی ئەوە ئەویش نەبوو ئێخ باش یعنی تۆ ئەمە چ ڕەمتێکی بە مژنت بەس زمانەوە تەلاقی دەی یعنی بەڕاستی ئەمە جەریمێ یعنی ئەم خوشکە بەڕێزەی من بۆ دەڵێ ئەوێنێ وازی لێ بێنێ ئینکاری دەکەم یا مەسەڵەن بڵێم دادەمەڵێ چین بۆ بازار ئەو لێ ناچین یا لێ چون بۆ ماڵی باوکم لێ ناچی کە لێ ناچم ئەمیش ئەڵێ وەڵا هەرە ڕۆم ئەڵێ کارە ڕۆی دەوەڵا ئەوە سێ بەسێ تەلاقم مای ئیتر ئەوە مشکلەیە یا مەسەڵەن بڵێ ئەم تەلاق وا ئەکەوێ ماوەسا ئەگەر یعنی بەڕاستی ئەی تەمان تەلاق شتێکی گاڵتە نییە پێغەمبەر جاروە وتێ ینی سێ جار بۆ نمونە بوو أما قرآن الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان يعني مجالي داوا بي أم كابرها مثلا بخوي دابشته بلا ميتر خو دزاني هو هي بقذابه هجوينا ده يعني ويدي سزباين بو بالطلاق يعني براسي أما مصيبتي كي زور قوري كان إسلام زور حذري ليك أتونابي أما شرفي خزانة كتا جاري واجه جنابي ما موسى جنابي دكتور أوي كيشي ئەم ئافرەتە بە سزمانە هیچ ڕەبتێکی بەم کێشەوە نیە کێشەکە لە بینی ژوورمێردەکان نیە مەسەن کابرا سارەیەکە کرێ خانوویەکە کرێ شتێکێتە پێشەوە ئەم سێ بەسێ تەلاقی پیا کێشەوە کە ئەسڵ ئەساسیشی نی ئێ باشە خوا بتگرێتەوە بۆ ئەم تەلاقەکۆی ئەم ژنە قوربەسەرە چ زەنبێکی هەیە تۆ پەنابێ بۆ تەلاق لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر هەوڵی داوە و هەرچەند یەک دوو فەرموودە هەیە لەبارەیەوە کە عولەمای حەدیث دەفەرمون حەدیثەکە ضعیفە بەڵام لە معنادا زۆر جوان فەرمێ تەلاق تەئسیرە کاتە سەر عەرشی ڕەحمان ئەوەندە خوا پێی ناخۆشە کە ئافرەتی لەسەر ئەرزا تەلاقی ئەمە یەک دوو پێغەمبەرگیانە فەرمێ شەیطانی مەلعون خێمەی لە دەوری بەحر هەڵەدا و جوندیەکانی بڵاو پێکای کاتە وێزەی ئێمە ئەنجا کە دەیکاتە وێزەی ئەمە ئەوان یەکی هەندێتەوە لێ من دەجێژم لە خەڵکتێکا لە بەخوا شێکی باش بەس هیچ نییە دوای دەجێژەکەی گرێتەوە یەکی کە دێ خەنزەبی ناوە دەڵێ من نوێژ لە خەڵک تێگەڵ ئیشەکەی توش باشە بەڵام بەخوا ئەویش هەر دووبارەیە کاتەوە یەکێ دەڵێ دوو برای موسڵمان یا دوو خوشکی موسڵمان خوشکبرایکی موسڵمانم دا بە قەیەکە لێ بەخوا ئەمە باشە دوای ئەڵێ کورە کاکە سامان چێ ئاشتیانەکە جنابی دکتۆرە چێ ئاشتیانەکاتەوە ئەویش تەنە ئەڵێ کورە من شتێ مهمتر بکە لێ ئەم ڕۆژنێکم بە تەلاق ئەوە تەواوە ئەو ئیشی منە کەواتە ئێمە لێرە ئەم خوشکبرایانە بەڕاستی یعنی حیف و ئەسەفە کە ئێمە چەند ساڵێکە ژیانمان بێکە باقی چێکە لەگەڵ یەکات تەسامحکەی من پیاوێکی مرد پیاوێکی بە قیمەتی خوک و جەنابتە کێشەیەکی بوو لەگەڵ خێزانەکەیدا زۆر بە سەربەرزی بڕوا بکە کە کێشەکەی لەگەڵ خێزانەکە دوای هەڵماندا شوور خێزانەکەمان هێنا بۆ ماڵ پیاوەکە خۆتان ئاسا زۆر مرد زۆر بە قیمەتانە بە ژنەکەی وتی من هەڵەبووم داوای لێبوردنی لێکم دەستیشە ماچەکەم دەستی ژنەکەی ماچکەوتم دەبێنە منیش دەستی تۆ ماچکەم کە ئەوە نەمەردی بەڕاستی ئینسان دائیمەن ئەتراب بە هەڵەکەی خۆ بکات لە گەورەیەتی بەڵام ئێمە جاری وایە ئەو شەیطان ئەم تەکەبورە وای لێکا چۆن ئەو چۆنە بێ قسە قسەی بلا کاکە خۆیش بە شەرە ئینسان دەبێت ڕێز لە بەرامبەرەکەی بگرێ حرمە لە بەرامبەرەکەی بۆ ئەم کێشانە کۆتایی پێبێ بەڕاستی ئومێدم هەیە ئینشاءالله ئەم خوشکبرایانەی ئێمە لەم کێشانە دوورکەونەوە یا مەسەڵەن ئاوەتا مەسەڵەن بڵێ ئەو کێشەی کە دروست بوو پەنامان بەخوا کە ئەو برایە چووە فێربوون ژن دێنن بە دزیەوە مەسەڵەن ئەمە کە شتێکی ناشەرعی و نادروستە کە تۆ بە خێزانی دۆم دێنی بە تەنسیق بێ لەگەڵ خێزان اینجا ئەمانە هەنیە برا هەیە ئەمەیان کردو بە جەنابی دکتۆر بە وەڵات سونەتە ملیۆنێ سونەت هەیە تۆ نایکەی تۆ فەرزەکان ناکەی بۆ ئاڵایتەتە ئەم سونەتە یعنی بەڕاستی چاروێ مامۆستا لای مامۆستا ئاینی ژمارەیە بڕم نەخوا من ڕێز و حرمەتم هەیە ئەو پارەی باتی کێشەی نییە وشکی لێ ناتا من ڕۆژێ بە مامۆسایەکەم وتی ژنێکی بۆ کوڕێک مارەوتی 200,000 بۆ خاتی خوا ئەخە 200 گوناحت دەکات 200,000 زۆرەتی وە گوناحمەکە ئەو دەفتەرێکی پێسەرفەکە بعد 200 ئەخ برا دەفتەرەکە ژنی شێداتی خۆ تۆ چیتی ئەمە یەکجا خۆ تۆ سەقف نەشکانەوە بێ قەزاوی 200 کرێکانە تیاری شەکە 50 دەری دەسێ بۆ ئەوەکەی وتمە ها
کۆمەڵێکی وەکو ئێوەتان کردو هەنێکیشمان هەیە لە ڕێیخوا خۆبەخشە هیچ وەرناگرێ خوا جەزایان باتەوە جاوتی ئەمە مامۆستایەک لەبێ کوڕێک وشەی ژن بێنێ مەسرەفەکان لێکەم زای چەنی تێچێمانە وتی ئاڵتونەکە ئەمەندە مەسەل پێویستی ناوماڵ ئەمەە وتی هیچ نەماوتی وتی کوڕەکەی وەڵای بیرم کەوتیا وتی مەلاکەش ماوەتی دمەلا هیچ کوڕە چۆنی هەرتی هەڵە سەیەوێ هەرتی کاک دکتۆر من ئەساش پێت نەوتم ئێمە کۆمەڵشمان هەیە ناتەندروستە بەڕاستی هەر بەجددی چی بکەین ئێستا ئەمەی کە دانراو لە گرافیکەکەی ئێمەی بینی بەڕاستی لەسەر سفرەی زۆربەی ماڵەکان میواندارەکان ئەم شتانە ڕاستە ینی کۆمەڵە شیرینی ناتەندروست لای ئێوەمانە وڵا بەدڵنیای طبعا قسەکەی مامۆستا باسی حەدیسەکانی کرد مەوزوعی زیادەڕەوی لە خواردنایە مامۆستامان ئێمە توانین زیادیش بخۆین بەڵام بە عەقڵانە کاریگەری لە لەشت ناکە چۆن بۆ نمونە تۆ ئێمە وتمان بەیانی نانە خواردووە زیادەڕەویشی تیا کردووە بۆ نمونە نانی بەیانی خواردووە بەدڵنیایە گۆشتی تیا بووە ئەگەر خوای گەورەیەتی ئەگە گۆشتی تیا بوو بێت ئەگەر ساوەری تیا بوو ئەگە برنجی لەوەیە قەرەخەرمانت دانابێت لەوەیە بۆ نمونە با بڵین شلەیەکی ترت دانابێ باشە یانەوە تا قەیسیەکشت لەگەڵا دانابێ ئەمە بەڕاستی زیادەڕەویەکە تیا کردووە بەڵام گرفتەکە لەکوێیە تۆ دێی شیرینیەکی لەگەڵا خۆی ئەوەی کە لە باست کرد لەو گرافیکە ئێستاکە هەیە شیرینیەکی لەگەڵا خۆی لە دوای نان خواردنەکە بیخۆ مباشرة حەزت لێتی چکە هیچ مرۆڤێک نییە حەزی لە شیرینی نەبێت و هیچ مرۆڤێک نییە ماوەسا یعنی کولیچەیەک نەخوا هیچ مرۆڤێک نییە مەسەلەن خورمایەک نەخوا یان مەسەلەن بۆ نمونە دکتۆرە ڕاستە وترێژانی دوای ناخواردن شیری موخە یارمەتی هەزمکردنەیە بابەتەکە لەکوێیە مەبەستم ئەوەیە کە تۆ ئەگەر هەبوو ینی دڵت لێ بوو مەجالیتیان نییە حتا لە ڕێبەری خۆراکی هەموو وڵاتەکان دانراوە ماوەسە سامان ڕێبەری خۆراکی هەموو دنیا بۆ نمونە کەنەدی بۆ نمونە ئەمریکی بۆ نمونە ئەوروپی بۆ نمونە بریتانی بەشێکی بچووکیان داناوە کە پێوترێت جەنک فود ئەم جەنک فودە ینی خواردنە بێکەڵکەکان بەس ئەزانێت تۆ مرۆڤی ئەزانێت تو هەر حەزت لێتی بەڵام تۆ مەیخۆ لە کاتێکا ڕۆشتی بۆ ماڵی با بڵین دەماڵ ئەەکەی ئێمەی خۆ لەو کاتەیە شیرینەکە مەخۆ دوای خواردنی چەورێکە کە خواردوتە بەیانی باشە ئەو دوایە لە دوای ئەو حەزت لێی بۆ بیخۆ باشە کەمێکی لێ بخۆ بۆ ئەوەی یەکجار ئەنسۆلینت بەرز بێتەوە مشکلە و گرفتە بۆ دروست نەبێ بەڕاستی تۆ دوای کە ئەڕۆیتە ماڵەکە و دنیاە چەرەسە بۆ دێنن چەرەس پڕی پرۆتینە قورسە پرۆتینی تایە کانزایتیای لەبێ ئیلهامێکم بۆ هاویان وەکو پرسیارێکە جارێ خۆمەوەم بەسەراتەوە بۆ یەکەم وەکو مامۆستا فەرموویانی جاری وە هەیە کەسێک ئەوە نەخواردنەخوا شەکەتە بێ ئەڵێ وەڵا بیپسیەکەکەم بەسەریا بۆی هەزم بێ ینی ئەمە یەک لە خاڵەکە دوو لە جۆم لە قسێکی جەنابەت بوو خەڵک هەیە لای ئێمە کە با بەخوا خواردنی قورس و چەورەخوا ئەڵێت چاکەی نەکەی بەسەر تامی نییە دۆڵی ئیسفادەی لێ ناکە ئیسفادە لە ئینەکە ناکات تۆ چایەکە مەکە ئەو دوانم بۆ باسکە یەکەم شت مەوزوعی بیپسیەکە بەعکسەوە ئەو ئیسراحەتێک بە مەعیدەت ئەدا وا هەستێکی درۆی نییە هەستێکی درۆی نییە یەخودی خۆی بیپسیەکە دوو بەقەدەر کەلەریتیایە یەک دنیاە کەلەریتیایە بەعکسە یەک دنیا بە شەکرە یعنی بەس شەکرە 16 کەوچک شەکریتیایە هەندێکی 8 کەوچک شەکریتیایە شەکر کەوچ شەکری سپی باشە تۆ خواردت لەگەڵەیە ئەو هەموو زە خوارد لەو لە ژەمی بەیانەکە 2000 کیلۆ کەلۆری خوارد بەس لە ژەمی بەیانەکەی 2000 کیلۆ کەلۆری ئەمە زۆرە بەڕاستی بەڵام مەوزوعی خاڵی دوم فبۆیە تۆ لەکوێ گرفتەکە لەکوێ لە بینی ماوەسایمە مشکلەکەمان لە بینە خۆراکەکانایە ئەو بینە خۆراک ژەم بۆ ژەم حەزت لە خواردنەکە کە زەڵاتەیە بخۆ حەزت لە خواردنە زەڵاتەیەک بکە تۆزێک میوەی تێ بکە بیخۆ تۆزت چەرەس بخۆ کەمە چەرەس بخۆ مەسەلەن بۆ نمونە بەڵام تۆ نەخێت دانشی هەموو دقەیە ئەڕۆی شیرینیەکە خۆی تۆ دیسانەوە چەرەسی شوێرە نەفری زەختی هەبێت چۆنە ڕاب دوای ئەو هەموو شوێریە ئەخوا بەڕاستی و دوایشی ئەڵێ وڵات زەختەکەم کۆنتترۆل نابێ ئەم حەپەی ئیسفادەی لێ ناکەم بەڵێ وایە تۆ لە شێوازی ئەم ژیانە بڕۆ بەردەوامی ماوسە وەڵڵای ئیسفادەی لێ ناکەم سەبارەت مەبەستم چییە لێرە ئەبێ ئێمە زیرەک بین بەڕاستی ئەبێ ئینە لبەدەنیکە ماوەسانیە ئینە لبەدەنیکە عەلەیکە حەقت لەسەرەکە حەقی لەسەر تای بەرپرسی لەسەر بەرپرسین ئێمە لەسەر لەشمان ماوەسا باشە بەرپرسین لەسەر لەشمان بۆ لەبەرەوەی کاکە نایە لە عیبادەت بکەم ئەگەر لە دواییشە نەخۆشکەوم نایە لە عیبادەت بکەم ئەگە بەدەستی خۆم فمەوزوعەکە ئەوەیە تۆ
ئێمە چی بکەین یعنی باشە ئێمە هزار جار باس ئێمە هێڵە گشتیەکان باسەکەین ماوەسە سامان خۆ من نییە مەسەڵەن هێڵە گشتیەکان بەم شێوازێ باشە چایەکە شەرت نییە چایەکە ئیلا هەموو ڕۆژێ لە دوای نانخواردنەکەەوە بیخۆ باشە شەربەتت هێناوە شەربەتەکە لە دوای نانخواردنەکەەوە بیخۆ شەربەتێکی میوەی سەروشتی و هێناوە تۆ لە دوای خواردنەکەەوە بیخۆ چایەکە تۆ شەربەتش پڕە لە شەکر ئەگەر شەربەتەکە سروشتیش میوەشمانوالی ئەگەر میوەشمانوالێکرد بەڵام باشترە لەوەی لە چایەکە بخۆیت و هەڵمژینی ئاسنەکەت بۆ کەمتر بێ ئەگەر حەزت لێ بێ ئەگەر حەزت لێ نەبێ مەیخۆ ئەگەر بەس وەکو وتم مرۆڤ مشکلەی لەگەڵ حەزە چونکە تۆ مرۆڤ بۆ ئەم حەزەی وات یا دروست کردووە ئەم حەزی لە بە ئاسانی واز لە خواردن ناینی تۆ بە بۆیە بۆ زیرەکانە بۆ ئەوەی ینی زیرەکانە مامەڵی لەگەڵا بکەی لە دوای نان خواردنەکەەوە چایەکە مباشرەتەن مەخۆ ژەمی خواردە ژەمەکەی ترمەی چەند ینی نیو کاتژمێر دوای کاتژمێرە دوای خواردەکە ئەگەر خواردت حەزت لێ نییە باشە ئەم ژەمە خواردت یە ژەمەکەی تر نایخۆ ژەمەکەی تر نایخۆ باشە چا زەرورە بخورێ هیچ زەروریەکی بۆچی هەڵێن لە 85 خواردم ناوەڵڵا 20 ساڵ گۆشتم نەخواردم خۆ نمونەیەکی زیین بەخوا بۆ ڕزیاد لە 20 ساڵە گۆشتنەوە لە تاکە مەلایکە گۆشت سێ تەلاقە خۆ مەلانی یوتم گوناحتەگا خوا بۆی گریاوەتی کۆڕخوا بم گرێ چی وەڵا برا سێ شتێ ئەوتی مامۆساکان حەزیان لە ئەفرەتی جۆ باشقاڵ ئەوە نییە حەزیان لە پارەی ئەویش نییە حەزیان لە خواردی چۆرە ئەویش نییە شەودا مەلانی یوتم خوا بۆی گریاکەی وایە تۆ زۆر بێویژداتی بەخوا بێویژدانی وایە جەنابی دکتۆر یەک ملاحەزە بدەم لەسەر قسەکەی جا مامۆستا سامان ئەم خوای جەلە جەلالوە ئەم ئینسانی دروست کردووە تەنظیمی تیادانەوە لەوەی خەلقنا الإنسان في أحسن تۆ لە جوانترین تینوتە خۆی هاوارەکە بسیتە خۆی هاوارەکە خەوت دێ خۆی هاوارەکە ئەمانە هەمووی تەنظیمە لە جسمی تۆ یان مەسە بڵێ ئەم جسمە پێویستی بەوەیە بخەوی پێویستی بەوەیە بخۆیتەوە پێویستی بەوە خۆی شیرینی حەزلێت یا وەکو جەنابەت فەرمووی بەڵام ئێمە ئەزایکی زیادە ڕەویەکە خراپە ئینە یەک قسەی زۆر خۆشت بۆ بکەم قسەکە ئێمە مناڵەکانمان ژەمە سەرەکیەکە ناخوا یە لە بینی ژەمەکانە پسکی تێدەین جبسەخوا جبسیە دەینی هەموو شتێک بەڵام کە یەتە سەر سفرەکەڵ لە وڵای گۆشت گۆشت ڕاست دەکات تۆ شیرینیەکی بیتێ تەوان جەنابی ماوەستا سامان جەنابی دکتۆر پیاوێکمان هەبوو بە تەمەند خوا مرد خوا عەفوی کاکە چوو بۆ لای دکتۆرێکی بەڕێز ئەویش وتوی کاکە تۆ تازە عیلاجت نەماوەتی دەرزیەکم لێ بمکوژوتی دەی برە بۆ من بکوژم وتی ئەی کاکە تۆ لە عیلاج ئەی چی بکەم ئەی چارە وتوی بێ پارێزکەی تی بەڵێ ئەویش بۆی ڕۆیشتۆ وتی چۆری مەخۆ ترشی مەخۆ سوێری مەخۆ گۆشت مەخۆ ئەینەکەی تۆ بخۆم دنیا لێکردن بەسەر میچۆ ئەی بۆ حەفارەی نانی یەکجاری بکەین خۆی ئەم گرفتەی شێ نابێ تۆ هەموو شتەکانی ئێستا هەر بەجددی وای لێ هاتووە ینی بڕۆین پسپۆرانی خۆراک ینی بەڕاستی هەر کەسێکی و بە جۆرێ قسە ئەڵێ تۆ نابێت چاوری خۆی نابێ شەکر خۆی نابێ بیپسی بخۆی نابێ نان بخۆی نابێ برنج بخۆی کارراڵە وەکۆ ماوزای چی بخۆم من هەر مامۆستا دکتۆر هەر لێرە من دکتۆری خۆراک بەڕاستی میوانم بووتم دەی فەرمووی من چی بخۆم وڵی مامۆستا لە بەرنامەکەی تۆ گۆشت بخۆن بەس بەو ژمارەی کە من وتم ئیتر هەموو گۆشتە منێکان مریشکە گۆشتە ماسیە بیخۆن لەسەر سفرەکانە من ئەڵێم نیعمەت گەورەترین نیعمەت نان دانەوێڵەیەکی تەواوە گەورەترین نیعمەت شلەمەنیە لە هەرچیا دروست کراوە بامێ باینجان هەرچیەک بێ پاقلەمەنیەکانە گەورەترین نیعمەتە سەوزەیە گەورەترین نیعمەتە میوەیە گەورەترین نامەت هیچمان لێ ڕواکەم مامۆستا ینی وای لیا تۆ دەست بۆ شتێکە بینی ئەوەنە بەترسۆی خۆی زەرری لێ ئێماڵین هاوتم تێری خۆت بخۆ بەڵام لە بینە خواردنەکانە غەڵەت مەکە ئێمە ئەڵین تێری خۆت بخۆ لەو خۆراکە هاوسەنگایی کە خوا دروستی کردووە و بە جوانی دروستی کردو لێ و دێتە سەر سفرەکەی تۆ دروستی کردوی تر تۆ دکتۆر ڕازید لەم خۆراکەی کە ئێستا لە ناو بازاری هەرێمی کوردستان هەیە لە ڕووی کوالێتیەوە بۆ نمونە ڕۆنە بۆ نمونە برنجە بۆ نمونە ئەم ئاردە سفرەیە کە هەیەت بەکرێ بە سەمون و بەنان ئەمانە تەندروستن ئەم میوەیەکەیە کە لە ناو بیتی پلاسیکیا دروستەکە یەک دنیا دەرمانی پێکرێ بۆ گەشەکردنێکی زۆر جوانە قسێکی زۆر خۆی خودی خۆی بڵێ وەڵاهی ڕازی ناوەڵا ڕازین
ناوەڵا ڕازی نیم هیچ کەسێک ڕازی نییە لێ هیچ زانایەک ڕازی نییە لەسەر کاتێکی تەواوەتی یانی تۆ تەماتێکی ئێستا و تەماتێکی جاران نانێکی برن گەدانێڵێکی ئێستا و دانێڵێکی جاران بکەی بە یەک ناکرێ بە یەک بەڵام ناشبێت تۆ بڵێ وەڵام مەمنوعیکەی لە خەڵک چی ئەی خەڵک چی فەمە بەسمان چی بوو مەبەسم ئەوە بوو ئێمە من مەبەسم ئەوەیە کە تۆ ئەو خواردانەی کە هەمووی هاتە سەر خوارد سفرەکەەوە تۆ هیچمان لێ قەدەغە نەکردوون ئیلا ئەگەر دڕێبەری زانستی قەدەغی کردی بێ هیچی تر نییە و دوای ئەوە ئێمە مشکلەمان لە زیادە ڕۆیەکانە کە لە دوایەکە هیچ پێکاتەیەکی خۆراکی سوودبەخشیتیان نییە سوودبەخشیتیان نییە یعنی تۆ شەربەتێک یانەوە تا پاقلەوایەکە خۆی یانەوە تا چکلێتێکی پڕکشەکری چی ئیسفادەیەک لە ماکەی ئیلا ئەگەر حەزەکە نەبوو چێژەکە نەبێت ئێ باشە چێژەکە و مشکلە نییە ئیخۆی لە دوای نان خواردەکە و بیخۆ ئەگەر خواردشت لە ڕۆژەکەیە بابشت کەمترین ژەم بێ بەڕاستی لە ژەمەکەی ترتایە ئەمە گرنگە بەڕاستی ئەمە گلەیمان بەس لە مەیایە دوای ئەوە تۆ نانی نیوە ڕۆشت خوارد یاک گرفتمان هەیە لەگەڵانە نیوە ڕۆکەیە بەڕاستی بەڵام ئاگە بێ ئەوە کوتمە بێ زیرەک بی تۆی بزانی چۆن تۆ لەگەڵ ئەو توێژینەوەی کە دەگوترێ یا کە ئەڵێن توێژینەوەیە لە دوای تەمەنی 40 ساڵیۆنانی بەیانی نەخورێ جەستە پێویستی پێ نیە تۆ گەشت ناکەی وەکەوەی کە لە مناڵیان ڕێکخراوی تەندروستی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوی CDC لە دیێلیان هەموو دەستگا تەندروستیەکانی دەڕێنماییان پێداوی دەڕێنمایی بۆ هاوڵاتیان باش ئێمە چۆن بەلەش ساغی بمێنیتەوە تەسەورەکە یەکەمیان چی بێ ئەڵێ دۆنسکی برێکفاست ئەڵێ نانی بەیانی وازی لێ نێنی ئامان وازی نێنێنی ئەبەدەن قەت لەگەڵەوە نین ئێمە نانی بەیانی وازی لێبێنی ئەبەدەن نانی بەیانی ئەیوانی یا سعادە و یانزاڵە سیتر نایخۆ تەسەور کە تۆ نەکردن ئێمە مشکلەمان چیە نەفەری هاتووە بۆ لای من ئەڵێ وەڵای من یەک ژەمێکە خۆم و قەڵەوە بوو هاتووە بۆ لای خۆم ئەڵێ من یەک ژەمە خۆم و قەڵەوە ئێچی بۆچی مشکلەکەی چییە تۆ نانی بەیانی نەخوارد نانی نیوەڕۆ نەخواردانی ئێوارە نانی ئێوارە برسیتە باشە خۆی تۆ کاتێک هەموو خواردنەکە و خستە 4000 کیلۆکەلۆریەکە و خستە ئێوارەکە و ئێمە گرفتە بۆ دروستەکە بەڕاستی ئەمە یەکەم دووهەم خاڵێکی تر ماوەسە سامان ئەمەی گرنگە ئێستا ماوەساش هەر باسی کرد لەیەکە لە ڕووی زانستیەکانی شۆ ئێمە 100 جار لە بەردامی تەلەڤیزیۆن باسی مەوزوعی ڕەمەزانم کرد لە بین ڕۆژوم کرد باشە ئێمە بەم شێوازە ڕۆشتی لە مانگی ڕەمەزانە دوایەوە هاتینە ئێستاکە حالیان هاتینە جەژن لە جەژنە بۆ ئەوەی ئێمە لەشمان یەک زانکانی ئێستا حالیان بواری تەندروستیەڵە چی ئەڵێ ڕەمەزان ڕۆژوو فێری لەشتیکە یعنی ئەمە زانستیە من باسی دین ناکەم ها چکاتوانم باسی دین بکەم چۆن چۆنیە بەڵام دێن ئیستا زانست قسەی دینەکە کابرایەک ناوی مایکل موزلی دوای ئەم بەرنامەت خوا بۆی بگەڕێ مایکل موزلی خاوەن کتێبی 2-5 ئەزانی 2-5 یانی چی یعنی 2 ڕۆژ بە ڕۆژوو بە 5 ڕۆژ بە ڕۆژوو کابرا بەریتانیە و زانایەکە بڕۆک بە دوایە بگەڕێ بزانەوە باشە کۆمەڵی زانای ترت پێ دەمەڵێ لە مانگێکە مەسەرەن بۆچی وایە ئەڵێ مانگێکە 3 ڕۆژ هەندێکیڵە 5 ڕۆژ دوایی بە ڕۆژووە مەبەستم چییە مەبەستم ئەم ڕۆژووی بە مانگی ڕەمەزانە ئەم ئیلتیزامی کە فێری کردووی با بەردەوام بێ لە مانگەکانی کەیتا بۆ ئەوەی لەشت فێر بێ من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا باسم کرد بۆ ئەوەی لەشت تەبعاً زۆر ڕەمەزان ڕۆژەکە لە گرنگەکەی لەکوێ ماوەسە گرنگی ڕۆژوو ئەوەیە تۆ لەشت تۆ کێشەمانێت چییە چاوریە لەش ئێمە گرفت گەورەترین مشکلەی چاوریە چونکە خوای گەورەوە مرۆڤی دروست کردووە حەزی لە زۆر ڕەزی لە و حەزی لە وزەیە وزە لە دەست نادا یەک تۆزیە وزە زیاد هەبێ یەکسەر خزنەکەی بە چاوری ئەوە کێشەکەی ئەوە لە ڕێگەی شەکرەوە لە هەرچیە بێتە لەشتەوە زیابوو لەش لەشتایە شەکر بۆی کا بە چاوری چاوری بۆی کا بە چاوری ئەیکا بە چاوری بۆچی لەبەرەوەی عاقڵە لەش ئەمە لە ڕۆژێک لە ڕۆژەکان من پێویستم بەم چاوریەیە باشە فبۆیە لە ڕەمەزانە عادە لە ڕۆژووە چیەکە لەش ئەڵێوەی ئەمە ڕۆژی وزەی لێگرتمەوە میتابۆلزم ڕێژەی هەرسی خواردن دابەزێنە دوایە بەزێنێ هەتا وزەیەک لەشتەوە هەتا وزەیەک لێتە لەشتە بزا وەزعەکەت چۆنە فبۆیە بۆ ئەوەی ئێمە لە دوای ئەوەی شەکر نەمالە لەشت چونکە شەکر بەشی 3 ساعتی کرد لە لەشتایە دوای ئەوە لە جگەرت گلایکۆژینەکەی بەشی کرد ساعتێک 2 ساعت بەشی کرد دوای لەشت یا ئیمما ئەڕاتە سەر سوتانی چاوری یا ئیمما ئەڕاتە سەر سوتانی پرۆتین ماسولکە فبوو ئەوەی لەم یعنی بۆ ئەوەی ئەم مەسجە گرنگە بۆ ئەوەی لەشت بڕاتە سەر مەکینەکەی بڕاتە سەر چاوری سوتانەوە ئەبێ لەشت فێری ڕۆژوی کرد زۆر باش ئەگاو لێ فمەوزوعەکە ئەوێ ئێمە
جگەلەوە بەس ماوەسا بەس خودی خۆی بەس خواردن نییە ماکو ماوەسا باسی کرد ئێمە شێوازی ژیانمان تێکچوو نەوەرزش خەوتن نەورزشمان هەیە نە جوڵەمان هەیە لە هەمووی گرنگتر لە هەمووی مشکلەتر باری تەندروین دەرونی وەرە پێم بڵێ باری دەرونی واللهی ئەوەی باری دەرونی دروستیەکە ئەوەی باری دەروسی حەزەکە ماوەسا باسی ئەومان بۆ بکە لە ڕووی شەڕەوە چکە خوای گەورە کافەرمێ لا تەحزەن معنای چییە ئەوەی باری مشکلەمان بۆ دروستەکە بارین لە تەندروستیە یەکێک لە پایەکانی لە ساغی باری دەرونیە ئەمانە هەمووی مامۆسا چۆن دەتوانین دەرونێکی ئارامانە بێت خۆی ئێمە جەناوی کە مامۆستا سامانجان جەناوی دکتۆر ئێمە معلقین بە قەدەرێکی ئیلاهیەوە ئێمە قەناعەتمان وایە عەقیدەمان وایە هەر شتێک لا خوا هەڕەت بوونەوەی ئەمە زۆرمە ئێستا من ئەو کۆرۆنایە هات بەخوا یەک دەرێ بە خاڵمان ناتەوە حسابیشم بۆ نەکردو ئێژانمە چۆن ناو کۆمەڵ کاکە تۆ بەخوا ئەچمە ناو خەڵکەوە زۆر تێکەلیش بە خەڵک بووم بەڵام دەردی کابرا توێ خۆمان پەرۆ من وەکو قسەیەکی خۆش بۆتان بکەم برایەکی ئەو باریە کە هاو بە مزگەوتی مامۆستا بە قوربانە بم بۆ خەڵکە بڵێ کەس تەوقە لەگەڵ کەس ناکەس ئەم لاولای یەکتری ماچ نەکات وەزعەکە زۆر خەتەرە تۆ بشۆ براژن ماچ نەکردوتی دەبڕۆ ماڵی لە ڕوێ پزیشکیەوە تۆزە خلافمان لەگەڵ ئەوەیە هەیە حتا گەل لە ڕوێ شەرعەکەی شکە ها پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمیێ ئەڵێ ئەگەر سیرتان خوارد فلا يقربن مسجد لەبەر بۆنەکەی ئەگەر بۆنەکەی بێ ئەگەر ڤایرۆسێکیش بێ بەخوا باش خەتەرترە جەنابی دکتۆر قەدەرەکەی ئینسان یەکەم معنەویەتی نەڕوخێ برایەکە بوو بڕاکە مامۆستا سامە زەختی چوو بە 22 کەچی کۆرەفشەیە بەخوا ئەسڵاتی نیە خۆی نەڕووخا بوو ئێستا هیوا هیچی نییە جەنابی دکتۆر ئەگەر تۆ ملاحەزەکی مامۆستا سامان هینێکە بوو تەمسیلێک عەلیەفەنی بەڕەحمەت بێ پیاندەوە خەڵەی دکتۆر کابرا هاتە خەستەخانەکە هیچی نەبوو هیچ ساغ و سەلیم هیچ ئەیبێکی نەبوو کە ئاماندێرێکی پێ سپێرا بوو چێ و ئامانەتە بگەینە کە هاتە ژوورۆ ئیتر کەوتە مۆقعەکەەوە کەوتە بینی نەخۆشەکان هاتە بە سەیرێم نەخۆشی ناکردی چیتەوتی قسەمەکە تۆ چی تۆتی کوورمە خۆشیێت خانەیە نەخۆشخانە نییە تێگەی وڵا ئەمیش هەر لە خۆی کرد بە نەخۆش تی بەخوا سەرمێش و بەخوا پشتمێش و بەخوا ئازارێک بێ سبحان الله ئەم ساغیان عەمەلیات کرد نەخۆشەکە بخۆی مرد دوایی وتیان دکتۆر هاتەوتی ئەرزانن ئێمە هەڵەمان کردی چۆتی کورە بابە ئێمە ساغەکەمان عەمەلیات کرد نەخۆشەکە مرد تی بەهەڵە ئەم ئینە برد یعنی ئینسان نەڕووخیە باشە حتا لە حربە ئاین و پێشمەرگە بۆچی پێشمەرگە معنەوێتی بەرزە ڕۆحی خۆی لەسەر دەستێتی من سڵ ناکە لەو کاتە ناڕوخێ بەڵام کە تۆ معنەوێت ڕوخا ئێستا مەسەڵەن فەیلەقی پێنجی عێراق لە مامۆستا سامان لە هەولێرە 50000 جوندیە بۆ 50000 شەڕکە دێو هەیە چاری ناکە بەڵام معنەوێتی ڕوخا کە معنەوێتی ڕوخا مشکلەیە لەبەرەوە مەسەڵەن ئەو حاڵەکانە جەنابی کاتەکەم بەرەو تاوبوو نەڕوا من یەک شتێکی یەک زانەیە بۆ گرنگە لەیرەوە باسی کرد ئێمە مشکلەمان لەکوێ هەیە مشکلەکەمان لەوەیە ئێمە نازانین خۆراکی هاوڵاتیانی خۆمان لەسەر ئاستی کوردستان ئێستا تۆ زانی چەنێ پرۆتینە خۆین هاوڵاتی ئێمە نازانین چەنێ چەوری ئەخۆی نازان هەر لەم دەستگایی تۆ ئەم مەسەجەیە ئەمەوێ بیگەێنین ئەمە بە توێژینەوەیەکی زانستی زۆر گرنگە چکە خەڵک گۆشخۆرە کاکە خەڵک گۆشخۆرێکی زۆر عجیبە ئێستا هەموو خەڵک ئێمە بەرەو گۆش خواردنێکی زۆر عجیبە بەیانی نەڵی گۆش نیوەڕاڵێ گۆشت ئێوارە گۆشت خۆ ئێمە نازانین بەڕاستی بە هاوڵاتێکی خۆمان ئەمە هەموو 3 ساڵێ ئەمە وڵاتەکانی کەن هەموو 3 ساڵێ ئەمە کە ئێمە بتوانین بزانین ئێمە هاوڵاتی مناڵێکی خۆمان چەندێک شەکرەخوا چەندێک پرۆتینەخوا کە چەندە چەوریەخوا و چەندێک لە ڕۆژێکا تۆ پێداویستەکانی ڤیتامین و کانزاکان ئەخۆی ئەگەر ئەمەمانزانی بەپی ئەمە ئەیمە ئیشتە زۆر باش هەر دوایین شتێک لەسەر جەنابەت هەیە با بکەین بە دوایین قسەمان لەسەر مۆزوعی بارانبارینەکە و کەسەکە 250کەی یان ئەوە چۆن بۆ ئەوە بەهار خوای گەورەی تر کەوتیان کابرا نوێژە بارانە بەڵێ کە گەشت بۆ سەرە مەرگ تی عەرەبی خوای لێ بەزیابێ لە دوعای نوێژە بارانی بەهار نەجاتم بوو جا لە پاییزێکە باران دواکە و منیش بە خەڵکەم وتی ئینشەڵڵا خێر و سەدەقەیە کرد بەشکە باران کابرای تێبوو زۆر ناحاڵی وتی ماڵێ با قورنەجارێ ئێستا فێری مەکە وەڵا ئێستا بە مەڕبی بارێنێ بەهار وڵاقیش دایبارێنێ وەڵا بەهار باران ناباری جە و ناخۆ خوا وەینشر ڕەحمەتەوە باران ڕەحمەتە سبحان الله لەگەڵ گرتیەوەی تر ئینسان شەوق و زەوق و تاقەتی نامێ سەیران کارەکانی هاتوون بۆ خزمەت جەنابەت لە جافەران بوو لە خزمەتیان نەبووم سەیرێک مەمووی بێ شەوق و بێزەمنیش دەوتارەکە بێت کاکە ئەوە بەرمەدەن مەڕوخێن ئینشاءالله
خی گیان بارانمان بۆ بارێنەوەمانە میژانی ڕێنمایی بینی خۆمان تەوباکەین خێرەکەین سەدەقاکەین ئەمە ئەگەر ئێوە تواناتانەیە یارمەتیمان بن بۆ مزگەوتەکە ئینشاڵڵا ئەمە سەدەقەیەکی جاریە پێویستی مزگەوت ئێوەش بینی خۆتان خۆ منە خوای ئێمە یارمەتی مزگەوتەوە توش بارانمان بۆ ئینشاڵڵا بۆمانە بارێن وڵا خێران کرد بەڵام زۆر کەم دەوری 150,000 خۆ سەد بەرماڵەکە هیچ نەبوو دوایی عسر ڕشێنەیەکی کرۆ کوتان تەرکا تۆز و خۆڵەکەی مران بەڵام هیچ نەبوو کوڕێکی گەنجی جوان و جەناب جمعی داوتی بە مامۆستا تۆ جمعی پێشوونەوە خێرکەن بارانبەرتم ئێجا چییە ئێمە خێرمان کە باران نەبارێتم چۆن ئەی نەباریتی جاوە چییە برا خۆی ئەوش لیرەتان نیا 250 بارانەکەی جای لەو برایانە جەزای باتەوە هینێکی خۆشەی با بۆ جێرمەوە بۆ دکتۆر و بینەران و بیسەرانی خۆشەویستی نووری چاوم باران نابەر عینش بە خەڵکەم وتم برا پیاوی چاوم کۆمەڵ ڕێگەی هەگیرینە بەر یەکەم تەوباکەین دووەم دوعاکەین سێهەم سەدەقەیە خێرەکەکەین ئینشاءالله بۆی خوا باران اینجا دوعای قونوتە خوێنی 5 فەرزە بۆ ئینشاءالله باران بارێ جار ئەو برایانە هەندێکیان پیان باش نییە دوعای قونوت بوتی هیچیان بێکیان وتبوو بە بەیانیەکە ناشکور بوونەوە چوارەکەی کەشیاتە بار باشە وڵای ڕۆژی یەکەم 5 فەرزەکە خوێن ڕۆژی دووەم لە دەوری عەزەتی مامۆستاتم بەڵێتی ئەمە تاکەی خوێنتم تا بارانە بارێتی ئێگە نەباریتم تا چلەی هاوی نەیخوێنم هەتا تەموزی خوێنم ئەو بارانە بارێ زۆر سپاس بۆ مامۆستا وشیار جافەرانی پێشنەژ و تارخوێنی مزگەوتی بیلالی حەبەشی زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر محەممەد جەباری پسپۆڕی یاریدەدەری کلینیکی خۆراک بەخێبن سەرچاو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەمە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ